سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانم کاتتان باش هیوادارم هەمولایەکان تەندروست باش بن داپیرە ئەمڕۆژ میوانی ئێوەی ئازیز و خۆشەویستە کە هیوادارم بتوانم چیرۆکێکی زۆر باش و زۆر بەسوود بۆ ئێوە بخوێنمەوە. چیرۆکی ئەمڕۆژمان لە ژێر ناونیشانی هاندان. نەوە قوتابیەکی پۆلی حەوتەم بوو. قوتابخانەکەی سەرقاڵی خۆ ئامادەکردن بوو بۆ ڕێکخستنی ئاهەنگی ساڵانە. نەوەش لە ئاهەنگەکەیە گۆرانی ئەوت. لەبەر ئەوە لە کاتەکانی پشووە بەردەوام مەشقی ئەکرد لەگەڵ چەند قوتابێکی تری هاوڕێ. لەو کاتەیە ڕاهێنەرەکەی گەیشتە ئەوێ و گوێی لە نەوا بوو کاتێکە بە دەنگی بەرز گۆرانی ئەوت. پێیوت تۆ گۆرانی نازانیت و هەروەها دەنگیشە هیچ خۆش نییە. بەڵام لەبەر ئەوەی کە باش ئەیخوێنیتەوە باشتر وایە کاری نواندن بکەیت. لە شانۆگەری قوتابخانەکەیە پێم وابێ ئەوە کارێکی باشترە بۆ تۆ. ڕاهێنەرەکە ئەوەی وت و چەند پەڕەیەکی یا بەنەوا و پێیوت ئەوە بخوێنەرەوە دەکری شانۆگەریەکەی قوتابخانەکەیە. قوتابیەکانی تر دەستیان کرد بە پێکەنین. نەواش لەو کاتەیە هەستی بە شەرمەزاری و بێئومێدیەکی زۆر کرد. کاتێک کە گەڕایەوە بۆ ماڵەوە نەوا بەسەر هاتە ناخۆشەکەی بۆ دایکی و باوکی گێڕایەوە. کاتێک باوکی بینی بێئومێدی بە ڕوخساریەوە دیارە پێیوت کچی خۆم بەڕاستی نواندنی شتێکی زۆر باشە، هەر وەکو گۆرانی وتن ئەویش هونەرێکی جوانە. دەیبادەقی شانۆگەریەکە بخوێنینەوە و بزانین چیتیان نووسراوە. دوای ئەوەی کە باوکی وایوت چاوی خشان بە دەقەکەیە و بینی بابەتێکی زۆر خۆشە. بەنەوایوت ئەمە لە هۆشتا دابنێ. ئەگەر وتە ئەتوانم ئەو کارە بکەم ئەوە بە دڵنیاییەوە ئەتوانی، بەڵام ئەگەر وتە ناتوانم بیکەم ئەوە هەرگیز ناتوانی. نەواش زۆر بە جوانی گوێی بۆ ئامۆژگاریەکانی باوکی کرد، بەڵام هێشتا متمانەی بەخۆی نەبوو. باوکی نەوا داوای لێکرد ڕۆڵەکەی خۆی لە شانۆگەریەکەیە بە دەنگێکی زۆر بەرز بخوێنێتەوە. دایک و باوکی بە ئاگایی و پەرۆشەوە گوێیان بۆ نەوا گرت بوو. زۆر سەرسام بوون بە کارامەییەکەی لە کاری نواندنەکەیە. ئەوان دڵنیا بوون لەوەی کە کچەکەیان ئەتوانێ خەڵاتەکە بەرێتەوە. بەڵام نەوا خۆی هێشتا لەو بڕوایان نەبوو کە بتوانێ و متمانەی بەخۆی نەبوو. نەی ئەزانی کە ئەتوانێ ڕۆڵێکی باش پێشکەش بکە. پاش کەمێک نەوا بە دایکی وت من چۆن ئەم دەقە دوور و درێژە لەبەر بکەم دایکە؟ دایکیشی وتی من متمانەم هەیە کە تۆ ئەتوانی زۆر بە جوانی ئەو کارە بکەیت. جار دوای جار هەوڵ بەبی خوێنەرەوە بە باشی لی تێ بگە. بە دڵنیاییەوە ئەو کاتە جوان بۆت لەبەرەکرێ. پێش ئەوەی نەوا بڕوا بخەوێ ڕۆڵەکەی خۆی بە تەواوەتی لەبەر کرد لەبەرەوەی گوێی لە قسەکانی دایکی کردبوو. متمانەی تەواوی هەبوو کە ئەتوانێت نمایشێکی جوان پێشکەشکە، جیاوازتر لە پێشوو کە هەرگیز بڕوای نەبوو کە بتوانێت تەنانەت دەقەکەش لەبەر بکە. بۆ ڕۆژی دواتر لە قوتابخانە ڕاهێنەرەکە داوای لە نەوا کرد کە ڕۆڵەکەی خۆی بگێڕێت بە دەنگی بەرز بۆی بخوێنێتەوە. بەهۆی هاندانە بنیاتنەرەکانی باوکی تووشی دڵڕاوچێ و نیگەرانی نەبوو، چونکە باوکی زۆر هانییا بوو کە ئەتوانێت پشت بەخۆی بەستێ و متمانێکی تەواوی هەبێ کە ئەتوانێت ئەو ڕۆڵە بە جوانی ببینێت. بە متمانێکی تەواوە ڕۆڵەکەی خۆی خوێندەوە و ڕاهێنەرەکەش سەری سوڕما بۆیە زۆر ستایشی کرد. لە ئاهەنگی ساڵانەی قوتابخانەکەیە نەوا نمایشێکی زۆر نایابی پێشکەشی هەمووان کرد. هۆڵەکە دەنگی ئایایەوە بەهۆی چەپڵەلەیان بووی. هەموو خەڵکەکە بەڕاستی سەرسام بووبوون بەوەی کە
لەو تەمەنەیە بەو شێوازە جوانە نواندنێکی باشی کردووە. بۆیە خەڵاتەکەی بەو پەڕی توانایی و لێهاتووی خۆیەوە بەدەسێنا. نەوە زۆر ئاسوودە و دڵخۆش بوو. ئیتر دوای ئەوە هەموو هاوڕێکانی کە پێشتر پێی پێکەنین چوون بۆ لای و داوای لێبوردنیان لێ کرد بۆ ئەوەی کە لە سەرەتایە هەستیان نەکردووە کە کەسێکی ئەو نەبەتوانایە و لەبری ئەوەی کە هانی بن خەریک بوون گاڵتەیان پێکرد. ئەمیش لە هاوڕێکانی خۆش بوو بەڵێنیە کە هەمویان پێکەوە بۆ هەر بابەتێکی تری هوەری و گۆرانی وتنیان نواندن بۆ هەر فستیڤالێکی ناو قوتابخانەکە هەمویان پێکەوە هەوڵی خۆیان بن و تواناکانی خۆیان بەکاربێنن لەوەی کە لە چ بوارێکی هوەریە خۆیانە بینەوە، کەواتە هەمیشە بێهانی هاوڕێکانە بێ بۆ ئەوەی ئەنجامی کارێکی باشیان هەبێ، بە تایبەتی لە کاتی قوتابخانە و لە کاتی جێبەجێکردنی بۆنەیەکە یان بۆ نمونە فستیڤالێکە بێ یان پێشانگایەکە بێ یان هەر شتێک لە قوتابخانەکە بێ پێویست ناکە کەس گاڵتە بە کەس بکە، هیچ کەسێک نابێت یاری بە مێشکی ئەوانەی تر بکە یا بۆ نمونە ڕخنەی لێ بگرێت کە تۆ توانات نییە بەڵکو ئەبێ هەموو هانی یەکتر بن کە بتوانن ئەو شتێک کە مەبەستیانە بە جوانی پێشکەشیکەن و هاوکاری یەکتری بن. ئەگەر بێت و باوکینەوە ئاوا بەو شێوازە هانی کچەکەی نایە و پێی نەوتایە کە تۆ ئەتوانی کارێکی باش ئەنجام بیت و تێی نەگەیانایە کە نواندنیش وەکو گۆرانی وتن هوەرێکە، ئەوە ئەو کاتەنەوە ڕنگ بوو نەیتوانیە بە باشی کارەکەی ئەنجام بکاتە دایک و باوکی ڕۆڵی سەرەکیان هەبووە لەوەی کە هانی کچەکەیان بن. هەروەها مامۆستاکەشی کە لە سەرەتاو پێی وتووە تۆ ئەتوانی کاری نواندن بکەیت، کەواتە ئەمیش بە قسەکانی ئەوان و بۆی کە خۆی هەوڵی باشیاوە توانی خەڵاتێکی باشیش بەدەست بێنێ، کەواتە هەر یەکێک لە ئێوە ئەتوانن ئەگەر بتانەوێت هەر شتێک ئەنجام بن بە تایبەتی کاری هوەری، چالاکیەکان، هەر بەهرەیەکی تر کە پێتان ئەسپێر درێت هەرگیز مەڵێ ناتوانم، چونکە وشەی ناتوانم لە مێشکمانە جێگیرە بێ. ئەگەر بێت و بڵێ ناتوانم واتە ناتوانی، بەڵام ئەگەر بڵێ ئەتوانم بیکەم و بە بڕوا بەخۆبوون و ئۆقسێکی بەدڵنیایەوە کارێکی باش ئەنجامەی. هەموو کاتێک ئەبێ بیر لەوە بکەینەوە شتە خراپەکان وەلا بنی، هەمیشە شتە باشەکان لە مێشکی خۆمانە بچەسبێنین بۆ ئەوی بتوانن سەرکەوتوو بن. چیرۆکی ئەم جارەشمان کۆتایی هات، هەتا بەرنامێکی تری چیرۆکی مناڵان و داپیرە خواتان لەگەڵ.